بەناوی خودای بەخشندەوە میهرەبان ئەم کاتان باش. هاوڕێیان وەکو بڵاومان کردوێتەوە کە هەڵەسین بە وتنەوەی زمانی سی شارپ کۆرسی فێربوونی زمانی سی شارپ بە زمانی کوردی لە دەتوانن لە ماڵپەڕی ماڵی کورد لێەوە ئەم کۆرسانە بین و فێری بن. لەم کۆرسەدا هەڵەسین بە وتنەوەی زمانی سی شارپ لەبەرچی ئەمە زمانی سی شارپ ماڵبژات چونکە زمانی سی شارپێکە لە زمانە نوێیەکان کە چەندەها هەموو ساڵ کلاسی نوێ و شتی نوێ و تایبەتمەندی نوێ بۆ زیاد دەکرێت کە دەتوانین بەکاری بێنەوە سوودی لە بینن. سی شارپ بۆچی بەکاردێ؟ سی شارپ دەتوانی بەکاری بێنیت لە دروستکردنی، دەتوانیت لەگەڵ داتابیس ڕێکتی بکەیت، دەتوانیت کۆمیونیکیشنی بۆ دروست بکەیت، دەتوانیت بەرنامەی بە دروست بکەیت، دەتوانی وێبسایتی بە دروست بکەیت و دەتوانی چەندین شتی تر کە تایبەتن بە کۆمپانیا مایکرۆسۆفتەوە لە سی شارپەوە ئەنجام درێت. سی شارپێک کە لەو زمانەیە کە تایبەتە بە کۆمپانیا مایکرۆسۆفت و چەندین تایبەتمەندی هەیە و کە لە داهاتوودا ئاشنای دەبین و فێری دەبین. لەم کۆرسەماندا هەڵدەستین بۆ بخنەوەی ئەو شتانەی کە پێویستن و سوودیان لێبینی. ڕەنگە لەم کۆرسەدا هەموو ئەو شتانە باس نەکەین، بێگومان هەموو شتان ناتوانین باس بکەین چونکە زۆربەی کلاسەکانی سی شارپ لە ڕادەبەدەر کلاسەکانی زۆرن، ناتوانین بەنزیکە 2 ساڵی هەموو کلاسەکان باس بکەین و هەروەها ناشزانین. بۆیە دەبێت سەرەتا ئێمە باسی ئەو شتانە بکەین کە پێویستن لە سەرتاوە فێری بیت بۆ بتوانیت دواتر بۆ خۆت پەرە بە خۆت بدەیت و وەشتی نوێتر فێر بیت. هەروەکە ماژەم پێدا لەم کۆرسایە ئێمە ناتوانین زۆربەی شتەکان ڕەنگە زۆربەی شتەکانتان فێر نەکەین و بۆتان باس نەکەین، بەڵام تۆ خۆت ئەگەر شارەزای بنچینەکەی بووی ئەوە دەتوانی بە ئاسانی فێر بیت و بە دوای گەڕیت و بەکاری بێنی. زمانی سی شارپ یەکێکە لەو زمانەی کە بەکاردێت بۆ دروستنی بەرنامە و ئەو شتانە. ئەمە بریتی بوو لە ناسانێک دەربارەی سی شارپ و هەروەها لەم کۆرسەدا باسی زۆربەی شتان دەکەین کە پێویستن وەک لێرەدا ئاماژەمان پێدا کردووە ئیف و ڤاریابڵ ئێڵس و ئەو توڵانەی کە پێویستە بەکاری بێنین ئەرەی و ئەرەلیست و سویچ و کۆنڤەرت و ئینترۆدەکشن و مۆڕ و داتابیس و چەندین شتی تر کە باسییان دەکەین بە پێکات. لە سەرەتادا وەکوتمان یەکێک لە تایبەتمەندیەکانی سی شارپ بەوەیە کە گرافەکەی واتە بەکارهێنانی گرافی سی شارپ زۆر ئاسانە. واتە تایبەتمەندیەکەی ئەوەیە کە بەکارهێنانی گراف تەنیا بە دراگ و دڕۆپ دەبێت، ئەتا بە ماوس دەتوانی گرافەکەی دروست بکەیت. بۆ مەبەستی ئێمە بەرنامەی ڤیژوەڵ ستودیۆ 2010 بەکاردێنین کە بەرنامەکەم دابەزان تۆ شتانی ئەو بەرنامەیە پەیدای بکەیت بۆ خۆت دایبەزێنیت. دابەزانەکەشی ئاسانە. لێرە سەرتا بەرنامەی مایکرۆسۆفت ڤیژوەڵ ستودیۆ 2010 دەکەینەوە. بۆی ئێستا باسی تۆزێک باسی بەرنامەکە دەکەین. ئەم بەرنامەیە وەکو توڵەکانی تر دروست کراوە چەندین تایبەتمەندی خۆیە، بۆ نمونە بەشی فایل و دیڤاگ و تیم و شتانە. لێرە لە بەشی نیو پرۆژێکت بۆ ناگەرمانەیە پرۆژێک دروستکەین بە زمانی سی شارپ. لێرە نیو پرۆژێکت کلیک دەکەین. لێرە چەند شتێکمان هەیە، چەندین تایبەتمەندیمان هەیە دەتوانین بە سی شارپ بکەین. بۆ نەوە ویندۆز فۆرم ئەپلیکیشن ئەو بەرنامانەی کە گرافیان هەیە وەکو بەرنامەکانی ویندۆز WPF ئەویش وەکو ویندۆز فۆرم ئەپلیکیشنە، بەڵام تایبەتمەندیکی تری هەیە کە ئەگەر لە داهاتوو کاتمانە بوو باس دەکەین. کۆنسۆڵ ئەپلیکیشن ئەمەش تەنها بە شێوەی تەختە ڕەشواتە، بە شێوەی کۆماندەوانی شتەکەین ASP.NET بەکارێ بۆ دروستنی وێبسایت و سەرڤەر لاین ئەپلیکیشنەوەش هەر لە بواری وێبسایت و ڕێکلامشتیوە بەکاردێت. چەندین شتی ترمانەیە دەتوانین بەکاری بێنین. بەڵام ئێمە لەم کۆرسدا باسی ویندۆز فۆرم ئەپلیکیشن دەکەین، بۆ کلیک لەسەر ویندۆز فۆرم ئەپلیکیشن دەکەین و چەندین فڕێموەرکمانەیە. لێرە ویندۆز فۆرم ئەپلیکیشن هەڵدەبژێرین. بۆ لێرە سەرەتا ناویشی بۆ دانێ، ناوی بۆ first lesson course C#. لێرەدا لە بەشی لۆکیشن لێرە شوێنی فایلەکە هەڵدەبژێرین. بۆ دەمانێت ئەو پرۆژە چۆ سەیڤ بکرێت، دەستنی سەر فۆڵدەرێک بۆ لێرە لەم شوێنە فۆڵدەرێک دەکەین بە ناوی course C# in Kurdish. لێرە ئەم فۆڵدەرە دیاری دەکەین، سەلەکتی دەکەین. ئێستا پرۆژەکانمان لێەوە خزم دەبن. پاشان دوای بێ و کارەمان کرد کلیک لەسەر ئۆکەی دەکەین. ئێستا دەبینین پرۆژەکەمان ئامادەیە بۆی دەستکاری بکەین. دەبینین یەکەو سەر شتێکمان پێک بۆ هات بریتیە لە فۆرم. لەسەر ئەو فۆرمە ئێمە دەتوانین هەموو کارەکانمان ئەنجام بدەین کە
بۆ دەتوانین چەندین کردار هەموو ئەو کارانە لەسەر بەشی فۆڕم ئەنجام دەین بۆی بتوانین بەرنامە دروست بکەین. سەرەتا بۆ نمونە ئێستا پرۆژەکەمان هیچی لەسەر نییە جگە لە فۆرمێک دەتوانین ئەم فۆرمە بە ئارەزوی خۆمان قەبارەکەی گەورە و بچوو بکەینەوە. ئەمە دەکرێت سەرخۆبوون ئێستا فۆرمەکەمان قەبارەکەی بەو شێوەیە دەتوانین گەورە بچووکی بکەینەوە بۆ ئێستا ڕەنی دەکەین ئەو پرۆگرامەکەمان ڕەن بوو دەبین تەنها فۆرمێکمان هەیە و تەواو. لێرە کلوزی دەکەین ئێستا ئەگەر کلیک لەسەر فۆرمەکە بکەیت کلیک لەسەر فۆرمەکە بکەیت لێرە لە بەشی پرۆپەرتیز چەندین تایبەتمەندی هەیە کە دەتوانین دەستکاری فۆرمەکە بۆ لە بەشی تێکس دەتوانین تایتڵی فۆرمەکەمان بگۆڕین کۆرسی شارپ دەبینین تایتڵی فۆرمەکەمە بە کۆرسی شارپ یان دەتوانین باگراوندی فۆرمەکە یاخود دەتوانین سایزی فۆرمەکەمان بگۆڕین بارزی خۆمان کە لە دواتر باسییان دەکەین و لێرەش ئیڤنتەکان واتە ڕووداوەکان بۆ نمە کاتێک فۆرمەکە دەکرێتەوە یاخود کلی لەسەر فۆرمەکە دەکەین دەتوانین چەند کارێک ئەنجام بدەین کە دواتر باسییان دەکەین و سوودیان لێوە دەگرین.